پێشبینیەکی تری فاڵچیا کوێرەکە ترس دەخاتە دڵی هەمووانەوە. ئەو دەڵێت ساڵی 2025 جەنگی سێمی جیهان دەست پێ دەکات و تەواوی کیشوەرێک نامێنێت. پێشبینی کردووە وڵاتانی ئەوروپا بە تەواوی لەناو دەچن و شتێک نامێنێت بە ناوی وڵاتە ئەوروپیەکان. سیبیل بابا ڤانگا بە یەکێک لە بەناوبانگترین کەسایەتیە پێشبینیکەرەکانی جیهان دادەنرێت لە سیویەکی کانونی دووەمی 1911 لە گوندی سترۆمیکا لە بولگاریای عوسمانی کە ئێستا کۆماری مەقدۆنیای باکوورە لەدایک بووە و لە 11 ئابی 1996 لە بولگاریا کۆچی دوایی کردووە. بە پێشبینیکردنی بەردەوامی ڕووداوەکانی داهاتوو بەناوبانگە و ئێستاشی لەگەڵدا بێت پێشبینیەکانی بەردەوام دەبێتە جێبایەخی میدیا جیهانیەکان. بەپێی ڕۆژنامەی دەیلی ئەکسپرێسی بەریتانی بابا ڤانگا هۆشداری داوە لەوەی جەنگی سێمی جیهان لە ساڵی 2025 دەست پێ دەکات. ڕۆژنامەکە ئاماژەی بەوە کردووە کە بابا ڤانگا پێشبینیەکی ترسناکی کردووە و تێیدا ئاماژەی بەوە کردووە کە کۆتایی جیهان لە ساڵی 2025 دەست پێ بکات و ئەمەش دەبێتە هۆی لە ناوچوونی ئەوروپا. دەڵێت ئەو ڕووداوەی دەبێتە هۆی لە ناوچوونی مرۆڤایەتی ململانەیەکی دیاری نەکراو دەبێت لە ئەوروپا کە ژمارەی دانیشتوانی کشوەرەکە کەم دەکاتەوە تا دەگاتە ئەو ڕادەیە کە بە تەواوی نەمێنێت. هەرچەندە ئەستەما بتوانین ڕەوایەتی زۆرێک لەو پێشبینیانە پشتڕاست بکرێتەوە کە دەگەڕێنرێتەوە بۆ ئەو چونکە بەشێکیان پشت بە گێڕانەوەی دەستی دوو دەبەستن. بەڵام دەوترێت زۆرێک لەو پێشبینیانە دوای مردنی هاتوونەتە دی. لە ژیانیدا پێشبینی زۆر بەسەرهات و کارەساتی ترسناکی کردووە لەسەر ئاسی جیهان و لە 85 پێشبینیەکانی هاتۆتە دی. بۆتە مای گرنگی پێدانی زۆربەی سەرۆک وڵاتانی جیهان. لەنێو ئەو پێشبینیانەدا مردنی شازادە دیانا و هێرشەکانی 11 ئەیلولی 2001 لە ئەمریکا. پێشبینی بڵاوبوونەوەی ڤایرۆسێکی کوشندەی کرد کە لە ساڵی 2020 ئەوە بوو ڤایرۆسی کۆرۆنا بە خێرایی لە سەرتاسەری جیهان بڵاو بووەوە. پێشمردنیشی لە تەمەنی 85 ساڵیدا پێشبینی کردووە کە گەردوون لە ساڵی 5079 کۆتایی دێت.